کەرتی کشت و کاڵ ئەو کەرتەی لە هەرێمی کوردستان بە تەواوەتی فرامۆش کراوە و نەتوانراوە سوودی لێ ببینرێت لە ئێستاشدا کە وەرزی گەنم چاندنەوە و جووتیاران بەرهەمی گەنم لە زەویە کشت و کاڵەکانیان دەچێنن. جووتیاران دەڵێن هیچ هاوکاریەکیان ناکرێت و وەک پێویست ئاور لە کەرتی کشت و کاڵ نەدراوەتەوە. کیمایان داتێ تۆیان داتێ تۆی دەدا بەڵام کابرا هەیە بڵێن وەری ناگرێ بۆ خۆی فەردەکەت دەداتیان دوو فەردە چی ئەمە لە سەحسابی خۆتا دیە و گەرمی خۆتا هەڵی دەگریەوە تۆ جووت و وەڵا لە کەرت کوشتکا سفرە یەکمیا هەردێ بۆ خۆت بیکڕی دەغڵە هەر بۆ خۆت دەیکڕی ئەدی چیتەوە دەکەی حکومەتێک هاوکاریت ناکە. وەڵا داواکاریمانەوەی تۆمان بۆ دابین کات و چیمیامان داتێ و دەغڵەکەمان لێ وەرگێت و هیچ داواکاریکەمان لە حکومەتی نییە بەس ڕسقەکەمان لێ وەرگر. بەڕێوەبەری کشت و کاڵی ڕانیە دەڵێت بۆ بژاردنەوەی کەرتی کشت و کاڵ پێویستە حکوومەت هێرێ ماوکاری تەواوی جووتیاران بێت بۆ ئەوێ و کەرتە گرنگەوەکو سەرچاوەیەکی داهات سوودی لێ ببیندرێت. بۆ ئەوەی ئەو کەرتە ببوژێتەوە پێویستی بە پاڵپشتی هەیە پێویستە ئەو بەروبوومانەی کە بەرهەم دێنێت دەوڵەت بەڕاستی پاڵپشتی بکات لە ڕووی دۆزینەوەی بازار بە بازارکردنەوە و هاندانەوە لە هەموو شێوەکانەوە و خستنەکاری و بەردەستی جووتیار هەموو تەکنیک و ئامێرێکی کوشتتوکاڵی و وهانیش بدرێ و پاڵپشتیش بکرێ بۆ ئەوە و لە ڕووی یاساییشەوە دامی بەروبوومی خۆماڵی بکرێ پاڵپشتی بکرێ بۆ ئەوەی بتوانێت منافەسەی بەروبوومی هاوردەی دەرێکی بکات. سنووری دارەی ڕاپەڕین زیاتر لە 7,000 دۆنم زەوی کشت و کاڵی هەیە و ساڵانە بە پلەی یەکەم بەرهەمی گەنم لەو زەویە کشت و کاڵیانە سوودی لێ دەبینرێت کە تەنها لە ساڵی 2016 زیاتر لە 37,000 تەن گەنم لە جووتیارانی سنوورەکە وەرگیراوە. جووتیارانش بە گرنگی دەزانن کە حکوومەت هێرە ماوکاریان بکات بۆ ئەوەی ئەوانش زیاتر گرنگی بەو کەرتە بدەن. توانە عومەر کورسات نیوز ڕانیا.